نەخۆشخانەکان پڕ بووە لە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 پەتایەک تا ئێستا چارەسەرەکەی نەدۆزراوەتەوە. هەرێمی کوردستانیش چەندین کەس هەڵگری ڤایرۆسەکان پێویستە هاوڵاتیان پابەندی مەرجە تەندروستیەکان بن. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەی تایر عەلیوالی بەگ ئەوەی خستە ڕوو پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن. داوامی هاوارەکەی هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن، با تێکەڵ نەبن، با دوور بن لە قەرەباڵغی، چونکە ئێستا ڤایرۆسەکە هاتووەتە ناو شارە زۆر بەداخەوە کە ناو شارە زۆربەی زۆر ئێستا ڕێژەی تووشبوانیش گەنجن، ینی گەنجانیش تا بۆیان کرێ خۆیان پارێزن، ینی هیواداری تر بەرەو دابەزی بڕاتەوە. کارمەند و پزیشکان جەخت لەسەر پرۆژەی تاکپارێزی دەکەنەوە کە پێویستە هەمووان پابەندی ڕێنمایەکان بن بۆ زیاتر پاراستن. بەڕاستی ئێمە وەکو تەندروستی سلێمانی ئیمکانیات و ئەو کارانی کە ئەکرێت بێگومان سنووردارە لە هەموو دنیاشاوایە، لە هەموو دنیاە تاکپارێزیەکە زۆر گرنگترە بۆ خەڵک، ئەبێ خەڵک تاک خۆی پارێزێ. ئەگەر بەم شێوەی ئیستا بەردەوام بێت خەڵک گوێنایاتە ڕێنمایەکان، ڕێژەکە زۆر زیاتر ئەبێ و لە کۆنتترۆلیش دەرەچێ. بۆیە پێویستە خەڵک خۆی پارێزێ بۆی هاوکارمان بێ، هاوکاری تەندروستی سلێمانی بێت و هەروەها خەڵک لەلایەن خۆیەوانێ وشیاری بڵاو کاتەوانێ. هەموو تاکێک ئەمڕۆ بەرپرسیارە بەرامبەر خۆی و چواردەورەکەی کە پێویستە خۆی لە قەڵەباڵغی پارێزێ، پێویستە ئەو پێداویستیانە بەکاربێنێ کە ئەبێتە هۆی ئەوەی کە خۆی بپارێزێ و کەسی تریش بپارێزێ. لەبەرەوە بەڕای من ئەمڕۆ پابەندبوونی خەڵک و تاکپارێزی زۆر گرنگە. تاکپارێزی یەکێکە لە هۆکارەکانی خۆ بە دوورگرتن لە بەڵای ڤایرۆسی کۆرۆنا. پزیشکان جەخت دەکەنەوە هەمووان پێکەوە دەبێت ئەم بارودۆخە تێپەڕێنین، ئەویش بە تاکپارێزی دەکرێت. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.